تەوەری دووەممان تەوەرێکی گرنگە ئەو قوتابیانەی کە خوازیارن لەوەی دەرفەتی زانستی و ئەکادمی دەرفەتی خوێندن لە وڵاتانی دیکە بەدەست بێنن دەتوان لەگەڵمان بمێنەوە چۆن دەتوان دەرفەتێکی خوێندن بەدەست بێنن بە تایبەت لە وڵاتێکی وەکو کۆماری میلی چین چۆنەتی دۆزینەوەی دەرفەتە زانستی و ئەکادیمەکان لە چین بۆ قوتابیانی کوردستان ئەمە تەوەری دووەمی ئەمڕۆی بیانی 24 لەگەڵ بەڕێز بژار مزوری ئاڵوێزی خوێندکارانی نێودەوڵەتیەکان و بەرپرسی بەشی ناوخۆی خوێندکارانی بیانی لە زانکۆی پەکین فۆرستی لە چین. کاک بژار بیانیت باش بەخێر بێ خۆشحاڵین. کوردیەکەت باش ماوە لەگەڵ چینیەکان لێت تێک نەچوە؟ وڵا پیچێکی تەسیرت کردن ئەکە مرۆڤ لێرە بیتن پیچێکی تەسیر کرد چونکی بۆرە پتر خوێندنەوە لێرە ئەگوت بێژم ئینگلیزیە و لغەتێکی مستەمر یە سینی هم تخین بێژم پیچێکی کوردی بەس سوودێکی باشیشی هەیە ئەم سوودی ئینگلیزیەکە و هەم سوودی چینیەکە هەردووچی فێر دەبی؟ ئەکید چونکی بێگۆ کە بوونمونە بۆرەپتر ناوزۆنکۆندا ئەگەر تو بیە تەڵەبێ ئینتەرناشناڵ ژمارە تەڵەبان gelek زۆرە بێگۆ کە بوونمونە ناوزۆنکۆن مەدا نێزیکی 406 تەڵەبێت نیو دەولەتینە وش تقریبا نزدیکی 68 دولتانه سراسری جهانه بجا دم بو گنگشکرنه یا جیل گلوات و کویه گنگشا همی لغت انگلیزی تدکرن بله و گلما مستکانجی اکید تو مجبوری دفعاته کن که تو بلغت وان با بلغت صینی در روی بازار هر دبی با چینی قسم در روی بازار دبی با صینی چونکی لویره لغت وای انگلیزی زور باش نینم راسب تایبتی اگه تو چیه سی که یا تو چیه دکان اگه تش تگیب کردی جبر هنده زۆر باشە هیوادارین تۆ هەموو قوتابیان سەرکەوتوو بن تایبەت ئەو قوتابی کوردانێک کە لە دەرەوە دەخوێنن با لەوە دەست پێ بکەین کاک بژار قوتابیانی هەرێمی کوردستان بە تایبەت ڕەنگە بەشێکیان ئێستا بینەری ئێمە بن بیانەوەی دەرفەتی خوێندن لە چین وەربگرن ئەو هەنگاوانە چین کە پێویستە قوتابیان بگرنە بەر ئەوی بتوانن کورسێکی خوێندن لە وڵاتێکی وەکو کۆماری میلی چین بەدەست بێنن. زور سپاس دکم راسته و تورکی گلکی گرینگه کم ابروکس مناقشه کن و یا گلکا گرینگه بیشتری سپاسیا کابینو نهیب کن راستی بو دیپلماسی و پیوندی نوع نیف دولتی گل هر ولاتی که دی جهانی بینکو بس تنل گل ولات چینی بیت کردن تایبەتی ئەگەم بەحسی چینێ بکەین چاوەدێشەی سکۆلەرشیپێت وە یانژی زەمانێت وە وەربگیری geleka giringiya pirêka online çunkî boraptirî vêgavkê wekû Çîn êkeş masterên dewletên cîhanê çi iqtisadî bin çi siyasî bin çi ya aborî jî bê. Vî ber ew e ekem behsî talabên me yên Kurd bikin çawa dêşin geleka giringiya pirêka websaytê online yan yê qonsilxaniya Çînî li Hewlêrê yan jî pirêka xwendina balayema Herêma Kurdistanê yan jî websaytê me herêmê bixwe çunkî eger پیوندی می داره گلوا او پیک و تنسیقت کن که وان سکولرشیپا لینکا بلاو بکن و طلبات و شیپریکا آنلاین تقدیم بکی. اکید اگر تو لینکات بلاو کنون تا لینک دید بجا ستیپ دید دیفرا گلک زور هنه گلک ریکوارمنت هنه که تو دی چکی چناکه ریکوارمنتت و چنه بجا ستیپ دیفرا لازمه تو همیاد دیف دا بچی و تطبیق بکی داتو بشیب دست خوبه بینی. زۆر باشە. بگومان یعنی پرسیاری دوم کە دێتە پێش قوتابیان یەکەم بیری لۆ دەچێت چۆن بڕۆم لە دەرەوە بخوێنم دووەم بیری لۆ دەچێت چۆن حسابی جیرفانی بکە یعنی خەرجەکەی چۆن دەبێت چەندە تاوەکو لەوێ زانکۆ تەواو دەکەی دەگەڕێەوە کوردستان نزیکەی چەندت پارە دەڕوا ئەمانە بەگشتی هیچ دەتوانی زانیاری بدەیت؟ بله ویجاشتی من گویی برینو که دمی اگر پریکا پیوندیت حکومتی و حکومتی بیتن هیچی ویگاف که بونمونه کسی گفت که طلبه مال چینیت خنیمه بموسالونی و اگر پریکا سکولرشیپه ویجوا سکولرشیپ و اگر لرگه حکومت نبی کسی بو خوی بو بخوانه پیشکشی بکات بله اگر حتی رگه حکومتش نمیتونه یعنی دشی پیشکش که دشی خوب جربینی کاری دست خوبینی بس با الویری جت میندن باجری بو باجره چون که ویگاف که یانجیز جامعه بو جامعه اگر جامعه یانجی زانکویت اوائل سر است دولت بن راستی و پیچه که یکود بیشن مصرفن حتی تو تیا قبیل کردن و هر وقت مصرف چون که مصرف قسم داخلیه هی مصرف لغتیه هی مصرف خواندناته مصرف خوارنو مصرفات تأتیامینه بس با اگه تو چه باجره کدی نه پایتخت بیتن اوجی که هی که مصرفات وای که مهشتی پایتختی نینه چون که چه سر است جامعه بیتن بلکه یا جامعه پایتختی آسته پیچه که برسترش آسته
باجر دی ویجا اوجی تاثیره هی لە هەموو شوێنەکە هەروایە پایتەختان تۆزێک گرانترە بەڵێ. باشە کاک بژار بەتەنێت تۆ قوتابی کوردی لەوێ دەخوێنی یان هاوڕێی دیکەی کوردت هەیە لەگەڵت لە زانکۆی پەکین نه ئێمە لە پکین تقریبا نزیکە 7 تەڵەباینە هەفت تەڵەبەی کورد بەڵێ 7 تەڵەبەی کورد هەریکشمە جامعەکە سینی تخینیدن چونکی بەس ئەو جامعەس لێ هەریکشمە ئەزب تنێمە نۆفی جامعەس لێ و بۆ لە یەکەم زانکۆکەی جارە خۆتان تەنیا توێ بەڵێ و جامعه دیجی تقریبا بارابتری هەمی هەر ئێک کورد مەلوێرە هەیە بەس بۆ ئەگەر تو بچە باژێرە دیجی مەل باژێرە دیجی کورد هەنە باشە لینکتان هەیە قوتابی کوردەکان لەبێ بەیەکەوە خەریکن چالاکێک ئەنجام بدەن بۆی کە کورد بناسێنن بەو نەتەوانەی دیکە بە قوتابیانی وڵاتانی دیکە کە لە چین دەخوێنن و بە چین بناسێنن ناساندنی ناسنامە و کولتوری کوردی هیچ شتێکتان کردووە لەوێ لە چین پرۆسی ئەکتیڤیتیتمە هەکەم بین گەل برهەواڵت مەدیت کورد خاصەن قوتابیت کورد چونکی هەکەل باژێڕێکی دیبن بیچەکێ وەخت پێوەچ چونکی باژێرت وە تقریبا هەکە تۆ بتۆڕێ بچی تقریبا یه هی 4 ساعته یه هی 2 ساعته حتی دیگه دفته به جان دجارا بیت سبب کو اجبر کو اوت مشغولم هند اکتیویتی دیده آن ام مشغولم هند اکتیویتی دیده بس سوار طلبت ما او خویند کارت میت کرد اوت ام ناف بکین دادجین ما کیرینه هکو خوب پارجی روجا آلای کردستان هم جلو برگید کردی چوینه یعنی ناف باجی ریدا همچوینه ناف پارک دا ما پیازت کردن گلک خلک صینی هبو یه چینی گل ما تصویر و وینت گرتن چونکی بود تشتگی یه بیجینی یه سرنج راکیش بو کو ببینن وجا گلک هبو بس ناف جامعه خدا که وکو ما وکو خطاب یکان ما گلک چالاکیت هین جامعه چیت کردن چه سر آستی حزبی بیتن یا جی یه جامعه بیتن یا جی تبچیه باجی راکیدید ناف چینه دا و او اکتیویتی تواشی چالاکی تواشی سر بارابتر آستی فلکلورینه یا امشین بیشن آستی کالچرن به جالبیری وقتی هم بجدار بین مبخوه که شخصی هم بجدار بین همین گاون بجداری تدا کریه جلوبرگ کردی پالای کردستانه و پراسیب ناو کردستانه بونمونه هده جارم وکو طریقه حریر یا هید وکو بیشین چین گلک ترکیز سرکتن مهبو مثل پریزنتیشن داینه ناو کردستان که چند گرنگیاوه هیا بو کردستان بو عراق جی و باشه پشت اینکه مستقبلی چوا افریقا دیرکی داتا طلبت ما یا جیرکی داتا تاجرت ما یا جیرکی داتا گنجمه نی اویشنی آواد بیتن که استفاده ایش به چند دیب کردن به جا گلک اندیشی ما بوین هر واسه ما اینر منگول یا کاوشی بشکت ناف صینه دا ملویری چالاکیت گلکت مازن کرینه که پتری نزدیکی 20,000 30,000 شخصات و چالاکی دا بجدار بوینه تو چالاکیش دا هر مب جلوبرگی کردی هر واسه مب آلای کردستان بجداریت همی چالاکی دا گیره که اوش بیت ناساندنک بو میجا گله می کرد بو فلکلور می کرد بو دولت اندی چونکی راستی چینکشتیه که هم بیشن گلکا دیرش نکمل ویره اگرم بوانه دینه نیاسین اد بشم دیاب زحمت بیدن که همی شخصک مبنی آسیت نابدن چونکه حتی در اینجا ما سردان هندک آمادهی و سرطاییت واجی من کرد بو مل سر بو کردستان با دابو نیاسین چونکه وقتی هم چین بجداریت کن با چالاکی دا زانکو بارابتر حس کردن که قطابیت وایت انترناشنال کلچر خو فلکلوری خو بو گنجی وای نیبدت نیاسین دا که واجی فکره که هیچ تا برفرهتر هبیتن بو هر ولاته که دیو کلتوره وان زۆر باشە بۆ ئەو قوتابیانەی کە لە چین دەخوێنن جا لە هەر بوارێک بێ هەلیکار بۆوان ئاسانترە بەراورد بە قوتابێکی دیکە کە لە کوردستان دەخوێنێ اكيد ابي تاثيره هي بس اگر بچینه سر آد بونمون اگر بحثی خوب کن که طلبه بگم کلویره اگر آستته یه بونمونه چینی و انگلیزیه سر لیول وای باش بیت بونمونه چینه لغت وان 7 لیول هنه اگر توش لیول 4 بوری تو وقتی جامعه خو خلاص که زانکان خلویره ویری گلک کمپانی هنه گلک جیتن یانجی جامعه واب خوب خوده طلبش تاکد بشت اگر تا حس سر هیا مدویتن تل دفمه بی مگرتی بجدار بید ویتشی دا بونمونه چی بیا ما مستحکی و بونمونه چی بیا دەرفەتی کارت لە چین دەبێ بله درفتی کارت پیدا داریم باشە کاک بژار تۆ لە چ بوارێک دەخوێنی من ل بیجینگ فورستری یونیورسیتی من ل سکولی اکونومیک و منیجمنت امتیاز کم لسر اینترنشنال تریده آلو گوریانی دولتیه
بس سکوله کم زانکان کم لباری گشت و کالا و لباری دارستان خوابان ئەو بوارێک کە تۆ تێیدا دەخوێنی بێگومان لە کوردستانیش بینیوتە بابەتی زەراعەت و کشت و کاڵ و هەموو ئەو بابەتانە چ خاڵێکی لێکچوو هەیە لە نێوان کشت و کاڵی چین و کشت و کاڵی کوردستان و شتێکیان جیاوازتر لە ئێمە شتێکی بەلای تۆ سەرنجڕاکێش بوو بێت کە لەوێ هەیە لێرە نییە راستیش لانه گشت و کالی و همچنین بیشتر بگم که گله راستی جه دست خوشه که گله که مازن که حکمت هرم کردستان کابینو نه که دست بکیریه بر همت من نافخویی بنیریتن بوده چون که اول خاله که گله که گرینگه وجا چه بوام بیشین بوالات نزدیکی ما بن یانجی بوالات در ببن نوبینا چینی و کردستان دار راستش لانه گشت و کالی و او بونمون او گله که پیش کتینه لان ویلانی دا بس با الحمدلله حتی نکل دفمال کردستان نجی گله باشه بس با خاله که گرینگ بس مدویان ترکیز لبکنش لانه دارستانه و چون که اختصاص من غابت دارستان چون که ما چالاکی هبون مسئله دانا چندین دایره وان کرینه اوید غاباتی هم برین باجی رندی مسئله دان کرد بو ترکیز که گله که زور لسر دارستان و غاباته هیا ایک بو باش کرنا جوی وان چون که بو نون کش یا بیا سبب که هندی که عالم خرپی و مجیل بویه که دی چواشین جوی خوب باشتر لیکن یاشمه و اگر لحرم و کردستانش بتر ترکیز بسن گنه سر زیده کرنا دارن چل ناف جایت ماید کردستان بیانجید ناف باجی رانده بی چون که اوه گلک بس با تکنولوژیات ناف بین واجی هیا و استعمال کن گلک که پیشکفتیه بونمونه جه مسره دانوا کری و جهاز هبون بونمونه برچ هبوینه ناف غابات دا حساس هبوینه که اگر آگیره که حتی بچیک جی پیدا بیتن او فوری انزان هر چند او برج شویجی اگر حتی 5 کیلومتر آجی که دیر بیتن فوری انزانیتن بونمونه زانیتن که دار چند آفناف داره ده که محتاجی آونان محتاجی آونه کارکیش منطقه که ماسیه که اکسل جهاز یا کنترل دفعه دیارت کردن چون که سیستم همی دفعه دیارت کردن سیستم وادا دیارت کردن او دستافی خوب فرکنه منطقه دای مشکلی باشه او تکنولوژیا نکری لکردستانی شبه؟ والله بله والله دبیتن چون که اگر حکمت ما بونمونه وگاف که ترکیز پتر که نصر دارستان همشین و تکنولوژی های بینی نویری چون که جهاز راست دویتن هم استافکی بینویری که بیت بونمونه پرورده کنه سر و جهاز چه استعمال کن بس باش می‌ودی تشتکی گلگی گرینگ بونمونه خالقا هر گرینگ کومچی ها هنه وگاف که همشین برجه که سری چه کی بدانین د کنترل کا چه بیت هیچ تا برفرهتر کردن 5 کیلومتر و دی بوم غاباتت ما دارستانت ما گلک بیشتر کردن زۆر باشە لە نێو قسەکانت باسیەوەت کرد کە دەکرێت ینی ئەو قوتابیانێک کە لە چین دەخوێنن ئەگەر بێت و ئاستی زمانی چینی و ئینگلیزیەکەیان باش بێ دەرفەتی کاری باشیان بۆ بێتە پێش ئەو کارانە چین کە دەکرێت بێتە پێشیان بۆ نمونە هشتیمە گوتی ئێک ناو جامیعەدا یانجی ناو زانکۆیدا تەنیا لە ناو زانکۆ دەرفەتیان هەیە اینجا ئەوە ئێک یا دەستپێکی ناو زانکۆیدا ینی ئەگەر توش تەڵەبیت ئەکتیڤەکان بی یانجی لغەتی تەسینی باش بیت جامعه دلیوی دادتا اگر جامعه دلیوی نداتا ویب سایت هین آنلاین دا تو شیپ ریکا آنلاین تقدیم بکی به وقتی تو تقدیم جید که اکید او بسیار شتکد که خبراته چنده و اکید که لغت تسینی چنده لویر هنده بونمونه تیک توکی و بونمونه یه صینی چون که پیشه که تیک توکی و شی ما فرق البیره لویری اگر حتی انگلیزیاتشی گلکا باش بیتن هنده جارا طلب کن بجنه وره بومه سحكا فيديو اكا فيديو بونمونه خراب بنيان تاثيره كي كان ناهلم بالا فيديو باش نتورا مگرتي انتو عربي بزان انجليزي بزان نكواف لغات بشكل بزحمتن او باش نتورا بجدار بالجلمد خودو بي لغات واشي بزاني بس با هندي تو لغات بزاني حتى كومبانيا گلكا مازن جي نبيت انترناشنال جي نبي توشتن گلوا کار بكن كاك بجار چين وقت زاني لسر استي جيهان يچكل ولاته گوركان بتابت لروي ابوريوا ینی بزنسی جیاواز کاری جیاواز پرۆژەی جیاواز لە چین هەیە هەتا پیاوانی کار لە هەموو جیهان ینی زۆرجار ڕوو لە چین دەکەن لۆ دروستکردنی ئەو بەرهەمانەی کە خۆیان دەیانەوێ ئەوان چی بە قوتابیەکان دەڵێن ینی ئەو قوتابیانەی کە لە چین دەردەچن یاخود تەخەڕوج دەکەن ئەوان چاویان لەوێ دابمەزرێن یاخود چاویان لەوێ فێری کارێکی نوێ بزنسێکی نوێ بن لە زانکۆکەیان راستی اوج نقطه که گله که گرنگه چون که
وەکی ئەمزانین بلا مرۆڤ هەمی گۆڤال سەر ئیلا بیشت ئیلا حکمت من تعیین کردن یان دلهیوی یا حکمتی بینیم بلا مرۆڤ جی پیچەکی اعتمادی بکەتە سەر نەفسا خۆ چش لایەنێ فکری بیتن چیش لایەنێ کاری و بیتن بۆ نمونەش لایەنێ کاری و بیتن ئەگەر ئەو هەلوێرێ ئیش بکەتن یان هەلوێرێژی شێتن کەزان کۆ خلاص کرد شێتن شولەکی هەر تیجاریشیت بەڕاب بکەتن چونکی بۆ نمونە بێگۆ شێت تەنسیقی بکەتن ناو بینە هەندێک شریکین مید کرد ناف کردستان دا بنون گل تنسیق بکردن گل شریکین هندێک صینی لویره چونکی بون مونه سر به خالاته اما اکو قطابیت کرد بگفت که ناف بکین دا ام وی نقطه دانه که ام رابین بون مونه چرک خرابک بیتن یا جی چه سنترک بیتن که ناف بین کردستانه و ناف بین چینه دا بکن که چی یا فلکلوری بیتن چی یا آست قطابیان بیتن که همشین پرکا ما قطابی الویره که هندک قطابیان دیجی یانجی عدده یانجی شمارا قطابیان من کرد ویره زیده بکن چونکه بونمونه اگر بگفت که اصناف جامعه دامیم اتشیم محاوله که بکم گل ما مستاین ما که بشین سکولرشیپ اکا دیول بگیرین بس با اگر مروفکت سنتر یانجی بکینه organization یعنی ریک خرابک همشین ویره پتر جمارا قطابیان که بگفت که پراسیجیم ما چند اجتماع کردیم و گل چندین لاین پیوندیدار راستی هم سرخطین که هم دی چواشین اویر خراوه که دام از رینین چل کردستانی جی بی چیل بو سینه بیتن دا که هر فلکلور کردی هر جی بارابتر سر آسه زانستی بیتن بارابتر جمارا قطابیا زیده بکین ویره و جام سرخطین ایشالله اگر اوه ها تجربه جی کرن ایشالله تشتاکی گلکی باش بیتن کاکبژار زۆر سپاس بۆ تۆ ماشەڵڵا گەنجێکی ڕۆشنبیر گەنجێکی کەشخا دوادارم سەرکەوتوو بی و تۆ تەواوی قوتابیانی کوردستان کە لە چین و لە هەر وڵاتێکی دیکە لە دەرەوە دەخوێنن هیوادارین بە کۆمەڵێک زانستی نوێ و جیاواز و بگەڕێنەوە کوردستان و خزمەتی ئەو کوردستانە بکەن سپاس بۆ تۆ دەتوانی بە چینی بەبینەران بڵێ کاتێکی خۆش یعنی تۆ لەگەڵ تۆ با کۆتایی بە بەرنامەکە بێنین بە چینی سپاسیان بکەی تمام سیسی زۆر سپاس کاکبژار سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری پرۆگرامی بیانی 24 بە هیوام کە ڕۆژێکی زۆر باش و ڕۆژێکی خۆش و پڕدەستکەوتان هەبێت.